ئەچینە کفری خۆشەویست و دیارە لە دوای بەڵین نۆژەنکردنەوەی سەرای کفری کە لەسەر ئەرکی زۆر بەڕێز قوات تاڵەبانی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرای کفری جارێکی تر نوێکرایەوە هەر بۆ بۆنێەوە کۆمەڵێک چالاکی لە نێو سەرایە بەڵین بە ئەنجام گەیەنران لەوانە کۆمەڵێک کاری دەستی خانمان پێشکەشکردنی خواردن کۆمەڵێک چالاکی هونەری جۆرا و جۆر پێکەوە بەشێک لە چالاکیەکانە بینین و ئەگەڕێم وڵاتان فەرمون. سەرای کۆنی کفری نۆژەنگ کرایەوە لەسەر ئەرکی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێوڕەسمی کردنەوەی سەرایەکەدا چەند چالاکیەک ڕێکخرا بە ئامادەبوونی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم. ژنانی بە تەمەنی کفری بە ئامادەکردنی خواردنی کوردەواری و کچانیش بە کاری دەستی بەشداری مەراسیمی کردنەوەی سەرای کۆنی کفریان کرد. وەڵا بە بۆنەی نۆژەنکردنەوەی سەرای کفری کە شوێنێکی کەلتوری زۆر کۆنا کە لە پوری خۆمانە ئێمەش وەکو خانمانی کفری دەستڕەنگین و ئەوانەی کە زانیاریەکیانێ لە خواردنی کوردەوارێ کۆنەکانە خواردنمان ئامادە کردووە و بەشداری ئەی مەراسیمە ڕەنگینەمان کردووە. ئێمە وەکو ژنانی کفری ئەمڕۆ بەشداریمان لە کردنەوەی سەرای کفریا کرد بە خواردنە کوردەوارەکان بەشداریمان کرد ئەو خواردنانەی کە لە کۆنا کراوە و لە داپیرا و باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە فێر بووین لایەنەوە ئەمڕۆ بۆ خواردنانە بەشداریمان کرد بۆ ئەوی بنەوەی تازە بڵێن کە ئەم خواردنانە لە کۆنا بۆ خواردنی سەرەکی کورد بووە. جگە لە خواردن چیتر کاری دەستڕەنگینی چەند خاتونێکی تر کراوە کە ئیشی دەستی خۆیانەوە بەرهەمی خۆیانە کردویانە بە بژێوی ژیانی خۆیان. کوردەواری خۆمان دۆڵمەی گڵامیەوە ساوەرە قەرەخەرمانە دۆینەیە فاسولەیەکی شۆک و شلە بۆ تاموچێژی وەلیا ئەیستا لای خۆمان لە گەرمیان ئێمە مەرغوبترین ئاشلامان قمێرە تۆڵەکەیە دۆمەڵانە ئیتر لەخوا بە زیاو بێ ئەو خواردنە کوردەوارەیە ڕێک و پێکە دروستە کرێ ئیسەیش من وەکو شەخسی خۆم داوایان لێم کرد ئامادە بین بۆ بەشداری لە دیۆکە و خەریک 6 وەز باشم کردە ساور و دۆینە و برنج کوردی و فاسولێ و دۆینە و قەرەخەرمان. لە مەراسیمەکەدا پێشەنگایەکی کتێب و شێوەکاری کرایەوە لەلایەکی دیکەشەوە کاری تەونبەندی خانمانی کفریش نمایش کرا لە حەوشەی سەرای کفریدا. سەرای کۆنی کفری ساڵی 1990 لەسەر دەستی ئینگلیزەکان دروست کراوە بۆ پاراستنی ئەم شوێنە مێژوویە لەسەر ئەرکی قوبات تاڵەبانی بە دیزانی سەردەمی کۆنی نوێژەنکرایەوە لە ئەمڕۆ بەدواوە وەک شوێنێکی مێژووی و کەلەپوری بە ڕووی خەڵک و گەشتیاراندا کراوە دەبێت.